لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت هەمومان ئەڵێن بەڵێ دایک لە ناو دڵی هەمومانایە بەڵام زۆر جار کە من پرسیارم لێکردون لەو کەسانی کە چاوپێکوتمان لەگەڵا کردوون ئەم پرسیارم لێکردوون ئاخۆ بەر لە چاوپێکوتنەکەی من تۆ بیری لە دایکتە کردەوە یاخۆ تا بە هاوڕەکانتەوە یاخود بەشت کڕینەوە مەشغوڵ بوویت هەمان ئەڵێن نا لە ئێستا بیرمان لە دڵی دایکمان ناکردەوە یاخود بیرمان لە دایکمان ناکردەوە ڕاستە لە دڵمانایە بەڵام بیرمان لێ ناکردەوە بەڵام ئەشێت دایک هەموو کاتێک دڵی لە لای مناڵەکانی بێت ساتە وەختی بۆ نییە هەموو ساتەکان لەگەڵمان نابن ئێمە بەردەوامین تۆ دایک لە خەیاڵا بوو زۆر کات چونکە دوورم زۆر کات لە خەیاڵم کە من بێم لە بیری بوو یانەوە تا مەسەرەن مەشغوڵ بوو نا ئەمڕۆ ئایسەنا لەو کاتەنا لە زەهنم نەبوو دایک معنای زۆر گەورەی هەیە بەلای من مهرەبانی محەبەت خۆشەویستی تۆش ئازاری دڵی دایکیەوە بەڵێ پێشاتوە بە کارەکانمان زۆر کار هەیە کە دایکێژە بیکەوە لێ بە قسەمان نەکردووە دوایەوە وتمە داوای لێبوردنم لێ کردووە بەڵێ ئەگەر خوا نەخواستە تۆ دایک کۆچی دوایی کاتچیەکە خۆنەکە زۆر ناخۆش خوا نەخواستە نازانە هەر پەشیمانی منێت باشترەکە نەیکەین دایکمان ئازار نێن کە پەشیمانیەکەشمان بۆ نەمێنێت پێونەوە تۆ دایکە ئایا من لە ژیانە تا چەندێک دڵی تۆم ئازێداوە ناوڵە پرسیارم لێ نەکردووە نەخێر دەلی بکە بزانە چی جوابایەتەوە پێشەوەی من بێم چاوپێکەوتن لەگەڵ تۆ بکەم تۆ دایکە بیر بوو بێگومان دایک هەموو شتێکە بۆ منداڵەکانی هەموو شتێکە یعنی هەموو شتێک کە بتەوێت لەلایەن دایکەوە بەزەی بێ هەر شتێک بێت لەلایەن دایکەوە پەیدا دەبێت لەگەڵ ئەوەش ئێمە زۆر جار ئازاری دایکمانین بەبێی هەستی پێ بکەین بەبێی بیری لەکەینەوە تۆ ئازاری دایکتاوە بەڵێ دامە ئازاریاوە چی کردەوە وەڵی دیتە دەبێت چ بکە دەبێت بچی داوای لێبردن لێ بکەوە ئاشتی بکەوە بۆچی هەر لە هەر کەسێکە پرسی ئەڵی دایک لە برادرشتمان کە پرسی چاوەکانی پڕ بوون وەکو تۆ خۆشەویستنی کەسە لێرە خۆشەویستنی کەسە ئەگە منم پرسیارم لێ بکردایە هەر دڵی دایک لە دڵ تابوویان ئەو تا مەسەن تۆزێک بیر ناگا من دایک لە دڵی هەم کەسدا دایک لە دڵی هەموو کەسێکەیە بەس ئەم لە حەزەی کە پێشوێ من بێم تۆ بیری لە دایکە کردەوە ئێزانی مەسەن دایک هەموو جارێک بیر لە مناڵەکانی کاتەوە بەڵێ والله دایک ئەو بنەرە جوانەیە کە وەسف ناکرێت یاین بە ئەو چێ جوانەیە ئەو بوونەوەرە جوانەیە کەوا وەسف ناکرێتە باش هەماواڵێن دایک ئەو بوونەوەرە جوانەیە کە وەسف ناکرێت دایک ئەو خۆشەویستە گەورەیە کە هەرگیز پێ ناسی ناکرێت کەچی هەمووشمان ئازاری دایکمانەین تۆش ئازاری دایکیاوە ناوەڵە ئەمن لەو کەسانە نیمەکەوە بەڵکو داچشم زۆر زۆریش خۆش دەوێتە ئازاری دایک نایەوە بەخوای لەوانەیە بە شێوازەشی بە زوانە کە تاسیری لێکردبی باش هەستەکەی لە ناو دڵی دایکە مناڵەکانی چۆنن والله پرسیەوە دایکە من لە دڵی تۆیە چۆنم وڵی لێم پرسیەوە بە زۆر جاران هەم جارێ داکم باسن دەکات دەرێتن یعنی نازانم خۆشەویست خۆمان و پیشان دەم بەرامبەر بە منداڵەکانی خۆم ئەوەندە خۆشم دەوێن کەمترە لەوەی کەوا بە چەند وشەیەک دەرببڕێتە پرسیارێکە لێکەم ئەم پرسیارە تۆزە ناخۆشە ئەگەر لە هەر کەسێکی بکرێت ڕەنگە دڵی پڕ بێت ئەگەر بە پرسیاریش بکرێت نەک بە خەبەر خوا نەخواستە دایکی تەمەنی درێژ بێت ئەگەر دایک ڕۆژە ڕۆژان خەبەرێکی کۆچی دوایی ئەوە بیست چیە کرد وڵی زۆر جارن ئەوە مینایتە مێشکم ناتە مێشکرد یعنی ئەوها فکرم کردیتەوە کەوا بە زۆرێک لە جۆرەکان خوا نەخواستە ئەگەر ئەو ڕۆژەی ببینم دەبی چمە و قفڵ وێستەکەمەی بەرامبەر ئەو ڕۆژەی زۆر جاران ببوورە نەمتوانە فکر لەو شتەی بکەمەوە ئەوەندە پێم گەورە بووە کە بیری لێ کردەوە بێتاقەت بەڵێ زۆر زۆر بێتاقەت کردمە توانێت ئەوم نەبووە کە زیاتر بیر لە مۆزاکەی پێم وازم نینە ئەوەندە پێم ناخۆش چونکە ئەم داش خۆمی ئەوەندە خۆش دەوێ باوەڕ ناکەم ینی بتوانم کەەوە دایکم خوا نەخواستە کۆچی دوایی بکات ئەوە ژیانی من کۆتاییەت ئەمە تا چەندێک ڕاستە ئایا ژیانی ئینسان کۆتایی نا ژیان هەر بەردەوام و هەر بەردەوامیش دەویتن بەسیە وا فکردەکەیەوە کە ئەوەندە داکت خۆشێ لێ زۆر جار بڕیاری وا دەدەی کە دەرێ لەوانەیە نەتوانم بەردەوامە بەس بێگومان ژیان هەر بەردەوام و هە بەردەوامیش دەویتن بەس خۆشەویستترین و گەورەترین و ئازیزترین کەس لەدەست دەچیتە ئەو خۆشەویست و ئازیزترینەی تۆ
هەرگیز لە دەست دەرنەچێت. سپاس دەکەم ئینشاڵە لەگە دایکی هەمومان تەمەنیان درێژ بێت. ئاخۆ دایک لە دڵی مناڵەکانە چۆنە دایک هەموو شتێکە بۆ منداڵەکانی هەموو شتێکە. و ئاخۆ لە ناو دڵی دایکمانە مناڵەکان چۆنن. هیچ کەس دیێ لە مناڵ خۆشەویستتر. هەنێک کەسەڵێ ئەگەر دایکم ڕۆژە ڕۆژان بەجێ هێشتم ئەوە ژیانم کۆتاییەت. هەندێکیشان ئەڵێن ژیان کۆتایی نایەت بەردەوامە بێت. بەڵام ئازاری برنەکەی دایکت تا هاتایە لە ناو دڵتا ئەمێنێتەوە. ئەگە عمرەکەت لە 18 ساڵ بەرەخوا بەڕای من کۆتایت بێ. ژیان بەردەوام دێ وەست سما پێ ناکرێت. ئەو خۆشەی سوازدینەی تۆ هەرگیز لە دەست دەرنەچێت. سپاس دەکەم ئینشاڵە لەگە دایکی هەمومان تەمەنیان درێژ بێت. ئەو مناڵانی کە ئێستا بینیمانە لەناو شەمە نەفرەیە هەمویان لە دایک بوون. هەمومان لە دایک بووین ئێمە. دایکیش لە دڵی خۆیان ئێمە ئەمێنینەوە لە ناو دڵی دایکمانە. ئاخۆ ئەبێ چەند جار ئێمە ئازاری دڵی دایکمان نابێت و ئاگامان لێ نەبوو بێت و داوای لە برمان لێ نەکرد بێت. لێرەوەڵم دایە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان دڵی تۆم ئازارە بێت لێم ببوورە. تا بەرنامەی داهاتوو بەخواتان سپێرم. کاتێکی شادێک تێبن و خواتان لەگەڵ.